سەبارەت بە گرنگی و بڕیارەکانی سەرۆک وەزیرانی حکوومەت یاریمی کوردستان لەسەر جوڵەی بازرگانی و بژانەوەی بازاڕەکان بەڕێز دکتۆر ڕێبەر فەتاح پسپۆڕی ئابووری و مامۆستای زانکۆ لە دۆکەوە لەگەڵمانەبێ بەڕێز دکتۆر ڕێبەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. گرنگی بڕیارەکانی سەرۆک وەزیران لەسەر بازار چییە؟ چکە خۆ دەزانی بازار زۆر پەیوەستی بە موچە و هەرچەندە دابشکردنی موچە کاریگەری ڕاستەخۆی بێت لەسەر بازار، بەڵام گرنگی ئەم بڕیارانە بۆ بژانەوەی بازار بۆ جوڵەخستنەوە بازار چییە؟ زۆر سپاس ڕێزۆ سڵاو کوردستان 24 بن. ڕاستی پشتی ڕەوشەکە ئالۆز یانە لەبار کوڕ سستیەکە ئابۆریە مەزن لە هەرێما کوردستانی پەیدا بووی کو ئەvە تریدو هەیڤان بوو بژمەتە تمەها ڕەمەزانێدا دەماتۆ تماشێ بازارێ دهۆکی بکەی بۆ نمونە دابینی سستیەکە ئێکجار ژمارەکە مەزن یا خوددان بازارت گرتی بوون. ڕاستی ئەف ڕەوشە پێتێڤی بێژین هاندانێکی بوو پێتوی شوکێکی بوو ئابووری دەبێتەکردن و بۆ هەندێ ڤەژاندنە ئابووری پەیدا بیتن. ئەم بزانین ئەv ڤەژاندنە ئابووریە بەردەوامە لە هەرێما کوردستانê قۆناغێکێدا ڕاوەستیا بوو بێژین vamehê dimahiyê da gelek pêşbîniyet xelkî beref hêdê ve çunku êdî her kesek parê xwe bigirîtin. Eva çêbû bi serahet şilay serokê Herêma Kurdistan serokatiya hikûmeta Herêma Kurdistanê ve wekû qonaxek bû dimahînana vê sistiya aborî li Herêma Kurdistanê. Tu ev ro berê xwe bide bazara dohekê her çend hêşa çi ji vî pareyê nehatiye bazarî da lê pêşbîniyên xelkî û geşbîniya xelkî paşa rojê da bêjin handanek dayê û êdî rewşek di bazarî de peyda bîtin ku êdî bazar ev sistiya bi xwe vedîtî pêş bikevîtin. Babet xwe bi du rêya vêgirê daye. Wekû miçe em zanîn bazarê me ekser وەکو یەکسەر یê pêvegirê daye pêşbîniyê hindê ku bi miçeyê berdewam bît û bihêtin wedketin ku rewşa aborî wekû xelk jî êdî parê girtî berdet û bihête di bazarî da wekû weberhêner jî bişêtin hezrêt projetnî da û karênî da û karê pêşa rojê da biketin ji bo hindê rewşa aborî baş bibîtin. لە بڕیارەکانەوەی بڕیاردا بە داشکردنی ڕژێ لە سەدا 20 پارەی کەڵەکە بوو بۆ ئاو کارەبە و هاتوچە و زەوی و زەویش بە فەرمانبەران بدرێ ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەر بژانەوەی ژیان و ئابووری خەڵک بەگشتی. بله ریە دوێ ئەvەیە و هەرێما کوردستانê حکومeta هەرێما کوردستانê qonaxê borî da bingivashtinê bexda siyaseteka bêjin yan kêmaşî yan ku ya vekêşana aborî peyrew kir rewşa jiyara xelkî nexweş bibû ev cihê gazinda xelkî jî bû rastî. Ev biryarên dîhîj daşkandin û lêborînê kotete bacê da û lêborîna wê dê da pêngavek bû ku ji berefendê ve çîtin êdî siyaseta hikûmeta Herêma Kurdistanê jî şiyanê heyên ku pîçeka vekirinê ti vîwarî da biketin û ev jî dîsa geşbîneka aborî dev xelkî da peyda diketin. Keko ez tişekî bêjmete demato 20 sadê bacê yan bêjin lêborîna tiştekî tu razî dikey ehtimal ser astê welatên cîhanê me dîtî pointa yan jimara ek sadê demato ji bacê şewê diye xilas bî lê diborî ehtimala hikûmet ser têne guhrîn awê dî têne kirin. Hikûmeteka hera mezin ehtimala li Ewropa dema hilbijartina da yan kawdanekî de dibêjît pirêja ek sadê me baş kêm kiriyan me lêborîn peyda kir karîgeriyeka mezin ser xelkî kirin. Ev ril vêrê em ê bînin pirêjeka 20 sadê yan pewê diye بەڵێ بۆ سەرجەم توێژەکان خوێندکاران ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر خوێندکاران لەسەر بژانەوەی خوێندکاران کاراسانیە بۆیان. بله خو همی احتمال یک پاکیجه همی شیانت خلکی تاکه کسی بهست اخیتن او بجن قطابیه کل پرارل خینیتن نهو و شیان از لزانکو ازید بینم او قطابیت پرارل داد خینیتن چند روشکا نفسی خراب لسرهبو یکو نشد پاره خوب بدتن و گل هندجی بهت بخینیتن و همی گاوا احتمال الگلک ئاستا خواندناوی ترسیە دا بووم
اوا وقت کتن کو ایدی شیانتی باشتر لبن شیانت خلکی کی باشتر لبن یاش همیه گرنگتر باوری پاشا روژه باوری پنده کو او جاندنه یان شیانت حکمت باشترن وقت کتن کو خلکی کی ایدی باوری بر خوب دتا پاشا روژه اس وکو دما من باوری صباحی نبیتن یا صباحی ترسکل دف من هبیتن اگر احتمال 20,000 جید بری کام دابن اسوان 20,000 را دیگرم و اسنا بردم و اسنا با ما بازاری وقتی نه با ما بازاری بازار همیجی تدبینی سسید کفته و کس کار نکتن اوا چید بیتن اف بریارن حکمته کاریگریاوی مادی هی و کاریگریاوی معنوی جی هی کاریگریاوی معنوی شری آبوری و ام بینی گلک مزنترش کاریگریاوی مادی چنکی بجواره که درونی دف خلکی وکو بکاربر پیدا کتن کو پاره خوب بینتر و نترسیتن صباحی دو بو برهنری بخو و برهنری اگر روشک آلوز آبوری دا باوری نبید کو پاشا رجدی آباج بیتن و برهنان ناکد پروژا ناکد احتمال اگر نمونه که بوده بینم جوتیارک یا کسکل بر پروژه کی بو هاوین هندک پروژه چاندن بجه بینیتنج بو هنده برهمیل هاوین بیتا بازاری احتمالا نکده بجیتن مادام روش آبوریا خراب بیت از پروژه خوب جهناینم بس اگر پیش بینی بن که روش آبوریا باش بیتن اجبر هنده اف بریارن حکمت حریما کردستان در کفتین کاریگری اول سردرونیا بازاری کشلای و برهنری و ورلای بکاربری و زور زور مازنتر شوی کارتیگر نویا دراوی بجم یا دارایی زۆر باشە دکتۆر ئێستا ینی وا بەرەو جژنی ڕەمەزان ڕۆین خەڵک پێویستی بە پێداویستی لە بازاڕەکاندا و پێش جژن موچێک دابەشەکرێت و لە دوای جژنیش بڕیارەکە موچەیەکی دیکە دابش بکرێت ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر ئەم چەند ڕۆژەی کە خەڵک زیاتر پێویستی بە پێداویستیە لە میوەکڕین لە گۆشتکڕین لە بۆ ڕازاندنەوەی سفرەکان بۆ ڕازاندنەوەی ماڵەکان بەخێراتندە لە میوانەکان ینی هەموومانە پێویستی بەوەیە کە پارێکە بێ بۆی کە ئەم چەند ڕۆژە بەڕێ بکەی وەم چەند ڕۆژە بە باشی بەڕێ بکەی مە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەڕێوەچوونی ڕۆژانی جەژن و دوای جەژنیش کە دوو موچە لە دوای یەک دابەشەکرێت بەێ بێگومان ئەگەر دوو موچە بهێنە دابشکردن تایبەت مچنهوی کوام بجین اگر وان روزا شنبه هر وکی مگوهلی بی کل شنبه بهت دست بکرن و تایبەت فرمانبران کل چینا هر بجین کیم درآمد الهرم کردستانه اوه برف بازاری وده چیتن بازار روشکا دیده بخواه گریتن بر همه خوماری ام بجین برای بوم جوتیارا جه احتمالا نهو اگر تو بچی بازاری کرین زور سر یا کیم بو اوه دوای کتن کو چه بیتنو از شکی بجمتا افرو گلک باشترش دهی اگر بازاری دا تماشا بکی باشه دکتر وڵات شتر هەیە زۆر گرنگەوەیە کە ئێستا نرخی گۆشت لە بازاڕەکانە زۆر بەرز بووتەوە یەکێک لە بڕیارەکانەوەی لە 150 داشکاندن بۆ هاتنی گۆشت کراوە لە دەرەوە کاتێکێت باش لەسەر ڕگیراوە ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر کەمکردنەوەی نرخی گۆشت چکە لە ڕۆژانی جەژن و ڕەمەزانیش خەڵک پێویستی بەوەیە و نرخەکە ئێستا زۆر بەرزە لە بازاڕە والله سیوید کم کو اف بریاره که درش خواهی نبیتم بصراحت پاراستنا برهمه خمال یک شرکن حکومتیه بلکه راست همت قناغ رمضان دا و ججن دا و پیتوی خلکی بگوشتی هیا بوه قناغ بریاره که جه خدایه بس قناغ دیو دا راکرنا باجل سر برو بوم بیانی و هاتنا وام بو هرما کردستان احتمال کاریگرین درش خواهی خراب سر برهم ایران هبن اجبر هنده وکو قناغا کانو که راسته خلق گوشت گلک گرام بوی خلقی پیچناوید گوشتی بکریتن اجبر هنده جی بریاره که جه خوده که بو ماه رمضان حتی قناغا ویگاوی بهتا کرن بس رأی من و اول قناغ دیو دا هندی باجل سر برو بومش در وزیده بیتن دا بر همه نفخوی باشتر لی بیتن تشکی باشه لو ما جی وکو بریاره 5 سادش گوشتی یان هر تشکی دیجی بو قناغانو که همت ماه رمضان دست کاره که باش بینم لی هیوید کم بردوام نبیتن چکو کارتی کرنا خوده هبید زور باشه برایس دکتور ریبر فتاح سپوریا بوری و مامۆستای زانکۆ لە دۆکە و لەگەڵ ما بیست سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا